کاتێک کە بیستمان بینیمان ئەوانەی کە لە ڕێی کەرکووک ئیشیانە کرد، کەرکووک چەند چەماڵ هەندێک لەوانەیە لەو کەسانە ئیشیان کردبێ. کاتێک کە کەسێک داماوە بوو، احتیاج بوو، فەقیر بوو، شتێکی دەهێنایە بۆی بتوانێت گەنمەکەی پێ بکڕێ، ئاردەکەی پێ بکڕێ، لێیان دەسەند کاتێک کە ئەوی لەبەر خاتری خوا چیانەوت من ناڵێ خۆتان نەزانن ئەمنەکان چۆن جوابیانەدایەوە، گاڵتەیان چۆن بەخوا بە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه وسلم. کاتێک ئەو خاتری خوا لەبەر خاتری خوا مناڵم وردە زوڵمم لێ مەکە، ئەبێت چی بێ ئینسان ئەگەر جدیگانی نەوتی پێ بێ یاخود شتێکی هێنای بۆ مناڵەکانی. کاتێک کە ناوی خوا دەهێنا کوفرێکی گەورەی دەکرد، ناوی پێغەمبەری خوای ساسم دەهێنا خەڵکەی وت جوێنێکی بە پێغەمبەری خوا داساسم گاڵتێکی بە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم. ئێستا کوهان ئەوەی ما بێ زەلیل، ئەوەشی مرد بێ هەر زەلیلە ئەگە تۆبەی نەکرد بێت، و حەقی خەڵکیش هەرماوە بۆ قیامەت خوا لێ خۆش نابێت. چیان لێ هات؟ هیچ شتێکە تا سەر نییە. ئاگادار بن، زوڵم مەکەن.